الموافقة تصويت على القانون برمته. کۆتایی ئەم مانگە ماوەی یاسای خولی سێمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆتایی دێت، بەڵام تا ئێستا دیار نییە خولی داهاتووی ئەنجومەنەکە کەی دەست بەکار دەبێت، هەروەک دیاریش نییە ئایندەی پرۆسەی سیاسی چی دەبێت، بە تایبەتی لەم کاتەدا کە مشتومڕەکان بەردەوامن لە سەرپرسی ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا. ڕۆژی 1 ساڵی 2014 خولی سێمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە سەرۆکایەتی بە تەمەنترین پەرلەمانتار کۆبەوە و دەستی بەکارکرد و ئەندامەکانی سوێندی یاساییان خوارد و پاشان فواد مەعسووم بە سەرۆکۆماری عێراق هەڵبژێردرا و پاژماوەیەکیش حکوومەتی نوێ بە سەرۆکایەتی حەیدەر عەبادی پێکات. ئێستاش لە ماوەی 2 هەفتەی داهاتوودا بە دیاریکراوی لە ڕۆژی 1 ساڵی 2018 تامەنی 4 ساڵی ئەنجومەنەکە کۆتایی دێت و دەبێت ئەنجومەنێکی نوێ دەست بەکار بێت، بەڵام پێناچێ وازوو خولی نوێی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست بەکار بێت، چونکە هەڵبژاردننی 12/5 ئەنجامێکی ئەوتۆی لێ نەکەوتوتەوە کە بە ئاسانی حکوومەتی نوێ پێک بێت. هۆکاری جۆرا و جۆر هەن بۆ ئەوەی وادەی دەست بەکاربوونی خولی نوێی ئەنجومەنی نوێنەران دوا بکەوێت، هەر لە پرسی هەمواری سێمی یاسای هەڵبژاردنەوە تا دەگاتە مشتومڕی ساختەکاری. بێگومانیش بە تێپەڕین بە پرسی یەکخستنەوەی ناوماڵی شیعەکانی عێراق و هەژموونی وڵاتانی ئەمریکا و ئێران لە سەر قۆناغی داهاتووی پرۆسەی سیاسی لە عێراقدا. بەڵام ئەوەی گرنگە و دەشێ بێتە مای سەرنج کۆتایی هاتنی ماوەی ئەنجومەنی نوێنەران و چوونی عێراقا بۆ ناوبۆشایی دەستوری و یاسایی، بە تایبەتی لەو ڕووەوە کە دەستوری عێراق بە شێوەیەکی ڕوون ئاماژەی بەوە نەکردووە کە ئایا دەکرێت تەمەنی ئەم خولی ئەنجومەنی نوێنەران درێژ بکرێتەوە یاخود نا. ئێستا عێراق بە چەقبەستووی سیاسیدا تێدەپەڕێت، بە تایبەتی دوای ڕووداوەکانی 6 حوزەیران کە تیایدا یاسای هەڵبژاردن بۆ جاری سێم هەموار کرایەوە و بڕیاردرا دەنگەکانی هەڵبژاردننی 12/5 بە دەست هەژمار بکرێنەوە. ئێستا هەموارەکە لە سەرۆکایەتی کۆمارە و دادگای باڵای فیدراڵی بڕیاری کۆتایی و یەکلاکەرەوەی نەداوە، بۆیە دۆخەکە بە چەقبەستووی دەمێنێتەوە و دەست پێشخەری سیاسی لە لای هیچ کەس و لایەنێک نەماوە.